بڵێم ئەزانی خۆی بەکارهێنانی سەرکی شیمیایی لەسەر ئاسی نێودەوڵەتی بە حسابی خۆیان خەدەغەیان کردو. ئەمە یەک دەوڵەتی تورکیا دوو تاوانی کردووە لێ کاتە هەر ئەوەی کە سنووری وڵاتێکی پێشێل کردووە خەڵکێک ئەگەر بە حسابی پەناهەندەیش بیرەی مافی پەناهەندەی پێدراوە یان بە هەر سوورەتێ لێرە بێ بۆی نییە کە خاچی وڵاتێکی کە پێشێلکە و بێ لێرە سەکی قەدەغکرایش بەکاربێنێ. ئەمە یەک. دووەمیش بەڕاستی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دەسەڵاتی کە لە عێراقا دەسەڵاتی سیاسیان بەدەستەوەی بە جۆرێک لە جۆرەکان بەشدارن لەمەیە. ناکرێ ئەوان خۆیان بۆ دابنێن کە ئیتر ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن و نەتوانن سنوورەکانیان پارێزراو بکەن. بۆیە ئەم پێشبینی هەموو ئەمانە ئەکرێ کە سنووری کوردستان لە 91 و بگرە لە 2003ەوە کە نیزامی سەدام حوسێن نەماوە بە تەواوی بەرەڵایە و حکوومەتەکان بە کەیفی خۆیان دێن تەراتێنی تیاکەن. بەڕای من ئەم بزوتنەوەی لێرە دەستی پێکردووە ئەمە جیهانی بکرێتەوە. هیچ لۆگۆ هیچ شتێکی لە پشتەوە نەبێ. خەڵکی ئازادی خواست بە دوای ئەوە بن ئیتر بەری پێ بگرن. ئەم بەرگرتنا ئیتر ئەوە ئەرچی خەڵکی ئازادی خوازە چەپ و کۆمۆنیستەکانە بزوتنەوەی کرێکاری لەسەر ئاسی دنیا ئەبێ بێنە مەیدان نابێ بێدەنگی لێ بکەین. بۆیە ئەم حاڵەتەی ئێستا پێویستی بەوەی لەسەر ئاسی دنیاە هەرچی بزوتنەوەی کرێکاری هەیە چەپ و کۆمۆنیستەکان هەیە بێنە مەیدان بۆ بەرگرتن لەمە. من پێم وایە ئەم هێزە هێزێکی زۆر عەزیمەوە ئەتوانێت هەموو گۆڕانکاری بکات لەسەر ئاسی دنیا. هەر ئەوەی کە ئێستا لە ئێران هەیە جیهانی بۆتەوە هەمووی نەفرەت لە نیزامی سەرمایە ئەکا. ئەوە بێ هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێرە هەموو ئازادی خوازان و نیشتیمان پەروەر و هەمویان یادداشتەکانیان بدەن لە بەردەم قونسڵخانەکان نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر و لە سلێمانی و لە هەموو شوێنەکان و لە دەرەوەی دنیاش ئەبێ لە هەموو ئەوروپا ئەوانە بەڕاستی ئەمە کەم نییە. تورکیا پروپاگاندەی دیموکراسیەکە بەس لە ناوەڕۆکا دیکتاتۆرە لەبەر ئەوەی چەکی چیمایی بەکارهێناوە بەرامبەر بە گەریلاکانی پەکەکە زیاتر لە 7 گەریلا شەهید بووە. بەڕاستیش ئەمە چەکێکی قەدەغە کراوی نێودەوڵەتیە. ئێمەکو پێشمەرگە دێرینەکانی کوردستان وەکو بەشێکی لە پێشمەرگە دێرینەکان هاتوونتە ئێرە ناڕەزایەتی خۆمان دووپاتەکەینەوە. ئێمە لەبەرەوەی لە ڕابردوو خەبات و تێکۆشانمان بۆ گەل و نیشتیمان بوو لە سەنگەری نیشتیمان نابووین. بۆیە ئێستاکەش هەر بەو شێوەیە درێژە بە خەباتی مەدەنیانی خۆمانە دێن و دژی داگیرکەرانی کورد و کوردستان. لایەنێکی سیاسی لەم کوردستانە هاوکاری ڕژێمە داگیرکەرەکان بیان مێژوو ڕەحمیان پیان ناکەن. لە دوا ڕۆژە خۆیان بەر چارەنووسی مێژوو دەکەون.